ماسە مەگری نانیشە نەخوارد نانی چی بخۆمەیان بۆ من ژیانم ماوە ڕۆنیاس کا سۆنەرەکە نازانم کاکە هەیان کا سۆنەرەکە کچێ ڕۆنیاس دەرەم لەکوێ و زیاتر قسەم پێ مەکە لەوەی زیاتر تووڕەم مەکە با نەکەومەکەن دەرەم لەکوێ کچێ نازانم کاکە بۆ بڵێ هەیان لەکوێ لەگەر تو من دڕاندم کچێ تو بۆ لەم دەکەی بۆ لە پشتی ئەو دەوەستیەوە پشت لە من دەکەی کچێ تۆ ژنیم نییە ژنی ئەوی هەیان بەسە ئاکۆ گوناحە نەفسیەتتان تێک داوە بۆ وای لێ یەکەیت چارەی توش دەکەم هەستا کچێ زوو مام جەمیل چاوەڕێ هەستا کچێ دە هەستە دەی پێشم کەوە کچێ دەوەرە باشی دکتۆرە هێوی سحەتت وە زۆر زۆر باشی ئەحواڵی جەنابەت زۆر مەمنون زۆر بەخێراتی فەرموو دانیشە دکتۆرە دەمەوێ فەحسەکی زۆر باش و دروستم بۆ بکەیت لەبۆ ئەو کچەی بەس بزانە حەملی هەیە یان نا بە هەردوو چاوان بەس ئەگە زەحمەت نەبێت ئەنگۆ دوو نەفەر بچنە دەرێ زۆر باشە تخوا بە وردی بکە بە چاوان هیچ خەمت نەبێت مەگیری ئەستا وەرە کچە جوان نۆدەگریێ نۆدەگری بە قوربان نەگریێ هیچ نییە ئەترسێ ئەم مەسلومە وەرە بڕۆی وەرە هیچ ترێ خۆتون نەکە وەرە بڕۆ تۆ دەگریێ هەندێ درێ خۆتون نەکە تەواو هەستە با بڕۆ نەگرێ کچە جوان ئیشانە ساڵێکی پاکی درێ خۆتون نەکە ئیشانە خەبەرێکی خۆشی شت دەدەمێ دکتۆرە چی بوو توخوا دە پێم بڵێ هیچ نییە هەندە نەترسێ بەسەکە زەحمەت دەبێ بڕۆ کەس کارێ خۆ گاسکە بابێ ناکرێت بخۆم بڵێ دکتۆرە هیچ نییە درێ خۆتون نەکە دەبڕۆ دکتۆرە تەواو بوون بەس دیارە کێشێکی زۆر گەورە بووە کێشە دکتۆرە کێشەمان نەبوو ئەوە توش کێشەکردینە بەڕاستی بەداخەوە چ بووە دکتۆرە ئازەمە ئەو عالەمە کوونە کوو بوختا بە کچان دەکەن مەبەستە چێ دکتۆرە بوختانە پیرۆزە کچتان پاکە بەڕاستە پاکە پاکە نەمگوت
نەمگوە ئاراسی کوڕمیشی غەڵەت ناکات. تاکیدی دکتۆرە؟ تاکیدە تاکیدە. باشە ئەو فایلێکە ئەم خین مۆدێ و چەوە. ئەو هیچ نییە. ئەلا بڕۆ دەستی کچەکەت بگرە، دەستی بەسەر بینە با هەندە نەگریێت. دەبڕۆ دەی. بڕۆ دەستی خوشکت بگرە با بڕۆینەوە دەی. دەستەکانت خۆشی دکتۆرەکە و فەقسەی بدەون. فەرمو. زۆر سپاس، زۆر مەمنونم. زۆر سپاس. ئینشاڵڵا قەت ئەو کێشانە ڕووی ناکات. ئینشاڵڵا. هەستە کچی خۆم هەستە. هێڵە بهینە دەی. مام زميل فن مام زميل. يا الله باشي کچی خۆم. بەخێر بیتەوە مامی جان. بەخێر بێنەوە. يا الله. چی بوو؟ والله ئەوەی ڕاستی بی فەحسەکە زۆر خایم دەرچوو. ئەو کچە لە گوڵ پاکتر و بێگرتر دەرچوو. غەدرە چی یەک جار گەورەمان لێ کرد. خوشکم گەرنە مازاکە ئەوەش مۆبایلەکە. نامێ تۆ زای چی لە من کرد کاکە؟ تۆ جۆ بۆ خوشکەکەی خۆ نەگرت. چەند پێم وتیوانێ بڕاو بە من نەکرد. مامەی گیان بەحساب تۆ لەو گەورەتری دنیا و دیوە. من هەواڵەی خوا دەکەم کاکە. خوشکم لەبەرخوا گەرنە مازاکە. گەردنە ئازاکەم کاکە. سیرم کە سیرکە چوو لە خوشکەکە و کردووە. تۆ من شکان. تۆ باوڕ بە من نەکرد. ئێستا ژاپی پێم وەڵێ لێت خۆش بم. بڕواتێ پێ منیش بە هەڵە تێگەیشتم. ئەگەر نا خوشکم چۆن دڵم دێوانە تۆ بکەم. من تۆ لە یەک دایک و باوک گەورە بوو. آخر گەر بە هەڵە تێ نەگەیشتمە منیشتی هەم نەدەکرد. من لەو ڕووداوەی کە ڕوویدا لۆم بە دەرکەوت ئەمە دوژمنەکی یەک جار گەورەمان هەیە. باشە مام زەمیل ئەو دوژنەی باسی دەکەی کێیە؟ من نازانم. من نەزانم. تو دەزانی؟ بەڵێ مامەگیان. ئەتی لۆ باسی ناکەی کچی خۆم. نازانم چەند ڕۆژێکە کەسێک بە چەند ژمارەیەک تەلەفۆنم بۆکە. داوای عیلاقم لێکات دەڵێ بێ بچینە دەرەوە. منیش نەمێرا بە ئێوە بڵێم. لۆ لەمەت شاردەوە لەبەر چ؟ مامەگیان وتێگە بە کەس و کارەکە و بڵێیت ئەوە حیا دەبم. ئیتر لەبەر ئەوە مامەگیان منیش نەمێرا هیچ بکەم. ناحەقت دێ کچی خۆمە توشتر سابووی. بەڵام دەبایە باست کردبە. یاسا هەبوو ئەم شتێکمان پێ دەکرا. مام زەمیل ڕاست دەکا. ئێستاش نەچۆ بچی. ئەگە ئەوڕۆ تەلەفۆنی کرد با مۆعیدەکی لەگە دانێ لۆ پارکی کەم ماڵی خۆمان. ئەت ئەو کاتی لۆمەی بەجێ بێنە. باشە مامەگیان بەسەر چاو. کچی خۆم وەرە بڕۆ لێوێ دانیشە ئەمنوو براشت لێرە دادەنیش باشە؟ باشە مامەگیان. ئەها پێم برێ تەلەفۆنت لۆ کردیە؟ ئاو دەمێکە لە ڕێگەیە. دەبڕۆ تو لەسەر کورسی دانیشە باشە؟ دەبڕۆ دەی وەرە دانیشە. ئەلۆ ئەلۆ لەکوێیت تۆ؟ نزیکم پێم بڵێ تۆ لەکوێی؟ منیژە لەو شوێنەم کە موعیدمان نابوو بێک. زۆر باشە چاوەڕم کە ئێستا دێت. زۆر باشە دەی. خوات لەگەڵ.
مەترسێ ئەمن دڵەکەتم دڵی چی؟ ئەو تۆ تەواوی دوایەوە ئەوە چاتنە دەرەوەیەکە ئەڵەی دزیت دزی چ بابە دزی چ ئەمە لەسەر عاشق زۆرم پێکەتیە ڕۆژە تێواری بەس پێم دەکەت ناچار دەترسان دەبی ئەو هابکەم لە ترسی لێدانێ لێدانە؟ بەڵێ ئیشەڵڵا خوا لەوە خراپترە بەسەرێنێ سێرم بکە جوان سێرم بکە ببینە بە سەبەبی تۆ چی لە من هات ببینە دەی ئەمن تۆ من وا بەسەر من هێنا تۆ ژیانی منە وێران کرد ئەمن وام لێ نەکردی نا ئەمن وام لێ نەکردی تۆ واو لە من نەکرد ئەوە تەلەفۆنەوە هەموو دەنگە تۆ نەبووی ها خەریب بوو من لەسەر تۆ بکوژرێم جانەکەم بە من مەڵی جانەکەم من جانی تۆنی مەسڵە من تۆم لە هیچ شوێنە نەبینیوە ناسم نەیشتە بۆ واز لە من نایانی بۆ لە من کرد کاکە تۆ بۆچی وە ژیانی منە تاڵ کرد هیچم نەکردیە نا هیچ نەکردووە دەمە یەکەمەک دانیشین قسەی بکەیت دانیشە بەڵام یەک لێم نزیک بیتەوە حیاتە بەم لێرە هەرچی خەڵکە لێو کۆکەمەوە باش جانەکەم ئەمە زۆرت خۆش دەوێت بريدة لو من هستا مزانو هستا تو چه با من ناری او چشه گوره چه تو شیمات کردیا حیوان بروی مدام کوریا ليه مدام بردم کوریا اكو ليه مدام تو حرام برده آی برده زمیر دبی الو برده بكي بوليسا ناوت چییە؟ ڕێکەوت چیش دەکەی؟ باسکل چیمە؟ خێزانداری؟ نا خەڵکی کوێ؟ هەر هەولێر قوربە هەولێر کاک ڕێکەوت ڕۆنیاز دەناسی؟ بەڵێ دەیناسم باش باشە چ عەلاقەکە لەگەڵی هەیە؟ قوربە ئەم نەم خۆش دەوێت دەمەوێتە خۆشەویستە باشە لۆ ناچێ داخوازی قوربە ئەمش حەزم لێ بچمە داخوازی وەڵڵا حەزم لێ وەڵڵا بەس ڕۆنیازەمنی ناوێ نە ئەمنی ناوێت دەڵێ ئەتوب ناوێ بە فرچەچی باشە من دەچمە داخوازی بۆت من کاک حازی ڕەحمەتیم دەناسی عایلەکەشیان هەموو دەناسن دەتوانم ئاسانکاری لۆ بکەم وەڵڵای قوربە ئەگەر ئەوە لە بۆ بکەی هەتا مایمە منونی پێڵاوەکانتم هەتا مایمە ئەو کچە لە بۆ من بی چە خۆشە بەم مەرجێک بۆت دەکەم بڵێ بەسەر سەر و بەسەر چاو فاسێکی سۆنەری هەیە چێ لە ناو جانتای ڕۆنیازیدان هەیە نازانم هیچ معلوماتێک نییە بەس ئەو پرسیاری لۆ لە من دەکەی یعنی ناگەش چیوەت کردبی کە ئەمن وام کردبی گەورە ئەم شتی وا ناکەم کەس هەیە وا لە خۆشەویستەکەی خۆی بکە ئەمن خۆشم دەوێتن خۆش وەڵڵا خۆشم دەوێت کوشتێکی وا دەکەم حەیە بچیتن یعنی تۆ هیچم نەکردووە بەخوای گەورەم هیچم نەکردیە وەڵڵا هیچم نەکردیە وەڵڵا دەزانی ئەمن ئەو دەورانەیەکی تم زۆر دیتیە زۆر هاتینە ئێرە ئۆنوان نەیان کردیا
بەڵام ناتوانن فێر لە ئێمە کە تێگەشتی پێم بڵێ باشە ئەخر چت پێ بڵم گەورم کە هیچم نەکردبی وەڵڵا هیچم نەکردیە نا ئەو فەقسەت کوورەنە ئەو جانتایی دانا گەورە قوربانی چاوت دەبم بەوەڵڵا من نەبوویمە وەڵڵا ئەمن نەبوویمە نا ئەمن نەبوویمە بەخوایە من نەبوویمە ئاخر ئەگەر بێ و لەسەرت تەواو کەشبی سەزاکە زۆر قورستر دەبێ ئەوجا بە خۆت احترافکەی باشترە لەوەی کە لەسەرت کەشبی و سەزاکەشت گرانتر دەبی کاکە ئەوەندە سەرم مێژێنە قسەی بکە چی ئەو فاسی سۆنەری خستە ناو ئەو جانتایی گەورم هەرچە قسەی بکەم باوەڕ ناکەی ئەمن نەبوویمە نا ئەمن نەبوویمە وەڵڵا بەڕاستمە من نەبوویمە نا بە خۆت پێم بڵێ باشترە لەبەر ئەوەی زۆر ئاسانتر دەبی سزاکەت قوربان یعنی کە شتێکم نەکردبی چۆن بیڵێم ئاخر کو بیڵێم وەڵڵا نەمکردیە وەڵڵا